شەوی دووشەممە چی ڕوویدا؟ سوودانی بۆچی پەیوەندی بە بەرپرسانی هەرێمەوە کردووە و داوای چی لێکردوون؟ نێچیروان بارزانی و سوودانی بەنیازی چین لەسەر هەڵبژاردنی هەرێمی کوردستان. بینەری ئەم شیکاریەی تیوار بن زانیاری گرنگتان لەسەر هەڵبژاردن و هەوڵەکانی دواخستنی بۆ ئاشکرا دەکات. ماوەی دوو ڕۆژە تەلەفۆنەکەی دەستی سوودانی و نێچیروان بارزانی زۆر مەشغوڵە. تیوار زانیوێتی شەوی دووشەممە محەممەد شیع سوودانی سەرۆک وەزیرانی عێراق بە تەلەفۆن پەیوەندی بە بەرپرس و سەرۆکی حیزبە سیاسیەکانی هەرێمەوە کردووە. لە پەیوەندیەکەدا سوودانی پێشنیازی دواخستنی هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستانی بۆ کردوون. با پێی زانیاریەکان پێشنیازەکەی سوودانی لەسەر داوای نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان بووە تا پەیوەندی با لایەنە کوردیەکانەوە بکات و داوای کردووە چەند مانگێک هەڵبژاردن دوا بخرێت. تیوار ئەوەشی زانیوە کە سوودانی پەیوەندی بە هەریەکە لە سەرۆکی یەکێتی و کەسی یەکەمی کۆمەڵ و یەکگرتوونەوەی نوێ و لە هور شێخجەنگیەوە کردووە، بەڵام وەڵامێکی ئەوتۆی لای ئەو لایەنانەوە دەست نەکەوتووە تا ڕازی بن بە دواخستنی هەڵبژاردن جگا لا یەکێتی کە کەسی یەکەمی یەکێتی ڕایگەیاندووە ئامادەیە لەگەڵ پارتی گفتوگۆی دواخستنی هەڵبژاردن بکەن بە مەرجێک دواخستنەکە لە چەند مانگێک زیاتر نەبێت. بە پێی زانیاریەکانیش ئەو لایەنانە بە سوودانیان ڕاگەیاندووە کە کۆمیسیۆن لە مانگی 6 ماوەی یاسایی تاو دەبێت و هیچ گەرانتیەک نییە ئەگەر چەند مانگێکیش دوا بخرێت هەڵبژاردن بەڕێوە ناچێت، بۆیە دواخستنی پرۆسەکە بە هەموو شێوەیەک ڕەت دەکەینەوە. لایەک نێچیروان بارزانی لەگەڵ هەریەکە لای یۆنامی و نوێنەرایەتی وڵاتان لەسەر خەتە بۆ لێک نزیکردنەوەی لایەنەکان و ڕازیکردنی پارتی بۆ بەشداریکردن لە هەڵبژاردنەکاندا. لایەکی تریشەوە کۆمیسیۆن لەسەر خەتە تا ڕێگە چارەیەک بۆ داواکاریەکانی پارتی بدۆزێتەوە پەیوەست بە ڕێکارەکانی بەڕێوەبردننی هەڵبژاردن. باپەی زانیاریەکانی تیوار پرسی دواخستنی هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان یەکلایی بۆتەوە و لایەنەکان هەرچەندە لیستی کاندیدەکانیان پێشکەشی کۆمیسیۆن کردووە جگە لە پارتی، بەڵام لایەنەکانیش دڵنیا بوونەتەوە کە هەڵبژاردن لە 10 حوزەیراندا بەڕێوە ناچێت. بۆیە تۆپەکە ئێستا لە ساحەی دادگای فیدراڵی و کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق و دواتریش سەرۆکایەتی هەرێمی کوردستانە کە دوای لێک تێگەیشتنەکان چاوەڕوان دەکرێت سەرۆکایەتی هەرێمی کوردستان مەرسومێکی دیکە دەربکات و بەپێی زانیاریەکانی تیواریش وادەی دەی ئەم ساڵ وەک ڕۆژی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بۆ جارێکی تر دیاری دەکرێت. لە نێو ئەم گێرە و کێشەیەدا هێشتا ڕوون نییە لە وادەی دیاریکراودا هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمان چۆن و بە چی میکانیزمێک بەڕێوە دەچێت. دیاریش نییە کێبراوە و دۆڕاوی ئەو پرۆسەیە دەبێت کە 3 ساڵە لایەنەکان گیریان بە دەستیەوە خواردووە.